لە مادەی 132 دەستورا دەڵێت کە هەر کەس و شوێنێک هەر مەنتیقەیە کە تووشی زەرەر و زیان بوو بێت بەهۆی سیاسەتەکانی ڕێمی پێشوە پێویستە ئەم حکوومەتە تاویزی کاتەوە، بەڵام تا ئێستا نەکراوە بەهۆی خەلەلی سیاسیەوە هەیە، هەروەها بەهۆی وەکوتم بەهۆی ئەزمەی مالیەوە. ئێمە بڕیارماندا کە لیژنەیەک دروست بکەین نێوان نوێنەرەکانی کورد لە پەرلەمانی عێراق و خەڵکی سی سادق بۆ ئەوەی کە متابعی ئەمە بکەین و لە دوجاردا هەوڵ بدەین بە هەموو لایەکەمان گوشار بخەینە سەر حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی ئەم کەیسەواتە کەیسی جینۆسایدی سی سادق بە فعلی و بە ڕسمی بناسیێنێ و هەروە قەرەبووی خەڵکە جوڵانیە و کەیسە جێگای خۆشحاڵیە بەڕاستی کارێکی باشە، ینی ئەمە وەکوەوەی دەسەڵاتی ئەم شارەیە ئەم دەسەڵاتی حکومت دەسەڵاتی کوردی ئەم کەیسی نەجوڵانەوە کۆمەڵە چالاکەوان کۆمەڵە خەڵکی خۆبەخش ومانە ئەم کەیسەیە جوڵن ئەجینا ئەوان خۆیان شارەکەیان کاول کردووە، یان سێرەکەی لە پێش ئینتیفاضا ئێمە ئەم شارە شارێکی تەواو بوو، ینی هەموو مواصفاتێکی شاری تیا بوو، بەلەدەی تیا بوو، تەملیکی تیا بوو، تاپۆی تیا بوو.